هەشتەمیان نوێ مەڵێ ئایا پێتان وایە هاتنەوەی خلافەتی ئیسلامی نزیکە بە شوێرایی چاوی دژمنانی ئیسلام؟ من پێم وایە خلافەتی ئیسلامی ئەگەڕێتەوە و پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە حەدیثی صحیحە کە ئیمامی ئەحمەد ڕیوایەتی کردو لە صحیحی سلسلەی ئەحادیثی صحیحەی ئەلبانیە ڕەحمەتی خوای لێ بێ مجەلەدی یەکەم ژمارە 5 ئەفەرمێ تكون النبوة فيكم ما شاء الله أن تكون ثم يرفعها إذا شاء أن يرفعها أفرمي پێغەمبەرێتی لە ناوتانە ئەبێ هەتاکو ئەو کاتێک کە خوای پەروەردگار ئەوێ پاشان لایە بایان بەرزێ کات و یا کۆتایی پێدێنێ ثم تكون خلافة على منهاج النبوة پاشان حکمێکی خلافەت دێ بەسەرتانە لەسەر منهەجی پێغەمبەر ڕوا عەلەیهی سەڵات وسەلام کە حکمی خولەفای ڕاشیدینە فتكون ما شاء الله أن تكون ثم يرفعها إذا شاء أن يرفعها لناوتانا أو أن أمانته تا أو كاتيك خواي پروردگار إرادي وابك كوتاي بيبي ولا بچه ثم تكون ملكا عاضا باشان دعاء وابي بدا صلاة داريتي چي ميرات قري وكل أما عباسي وعثمان كان أبو فيكون ما شاء الله أن يكون ثم يرفعها إذا شاء أن يرفعها أو أندي خواي پروردگار ويستو إرادي لسر بيه بسرتانو أمانته لناوتانا أمانته باشان كويستي كوتاي بيدين ولا يبا ثم تكون ملكا جبريا باشان بحكمي استمكاري ودكتاتوري الظلم كردنك وأويك لدواء الرماني دولة عثمانية وبسرهم أمتي إسلام هاتوها تاكو يستجبر دواما فما شاء الله أن تكون ثم يرفعها إذا شاء أن يرفعها لناوتانا أمانة تاو كاتي خواي پروردگار ويستو إرادي وأبا كيترك وتايبي بهنري أو كاتا لاي أبا ثم تكون خلافة على منهاج النبوة ثم سكت پاشان حکمێکی تر دێتەوە پێشەوە بەسەرتانە بەپێی حکمی خلافەتی پێغەمبەرێتیەکە ئەبێ لەسەر ڕەوی خلافەتی پێغەمبەری خوا ڕوا عەلەیهی سەڵات وسەلام پاشان بێدەنگ بوو کەوا بوو هیچ گومانمان لەمە نییە کە خلافەتی ئیسلامی دێتەوە بەڵام ئایا مسلمانەکان شایەنی ئەوەن ئێستا خلافەتەکە و سیستمی خلافەتەکە بێنەوە خلافەتیش بەوە نابێ یەکێک گیحلانی خۆی بکە کە خەلیفەیە ئەبێ قودرەت و دەسەڵاتی هەبێ ئەحکامەکان تەنفیزکە پاشان سیستمی خلافەتەکە بێنێتە پێشەوە ئەهلی حەل و عەقد لێ ڕازی بن ئەشێ لە ناوچەیەکە بۆ خۆی دروستی بکە و پاشان قەنەعەت بە مسلمانان بکە بەڵام ئەوە وەکو ئیمارەتێکی لێدێ پێویستە بە خەتەوات بڕوا بەرەو ئەو خلافەتە خاسەتەن کە ئێستا نەماوە یعنی مەسەر لەنوێ لە سفرەوە ئومەتەکە دەست پێ ئەکاتەوە بەڵام ئەو کاتێک کە لە زمانێکا بوو مرادی چوارەم سوڵتان مرادی چوارەم نەخێنەوار بوو کە بوو بە سوڵتان دەبرە وێراسی هاتبوو لە باوکیەوە مابەوە بۆ خۆی بوو بە خەلیفەی مسلمانان و سوڵتانی ڕەسمی و بەیعەتی پێدرا لەبەرەوەی درێژکراوەی سیستمەکە بوو سیستمەکە کە لە 1924 کۆتایی پێهاتووە ئێستا سەر لە نوێ بێت دەست پێ بکاتەوە واتە لە سفرەوە ئەوەش پێویستی بەوە هەیە کە لە سیستمەکەش تێبگەین و بزانین چۆن سیستمەکە دێنێتە پێشەوە ئەو کەسێک کە بڕیاری خلاف